بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵ زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی ئەوکاران و بە کۆمەڵێ بڕگۆ بابەتونەوە بووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان کە بۆمان ئامادەکردن بە دڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەشساغ و تەندروست باش بن. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆشماندانە لەسەر دوو بابەت گفتوگۆ دەکەین. یەکی لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین بابەتێکێت تایبەتە بە گەشت و گوزار بازە زیادبوونی جوڵەی گەشتیاری دەکەین لە هەرێمی کوردستانە بۆ پێی لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم گەشتە ئاسمانی و دەریایی وشکانیەکان لە تەواوی دنیادا ڕاگیرا و ماوەیەک بەر لە ئێستا گەشتە وشکانی و ئاسمانیەکان لە هەرێمی کوردستاندا کرایەوە لە بڕێک ئێمە گەشتی دەریاییمان نییە بەڵام ئەکرێت ئەوە بزانین کە ئایا تا چەند لەژێر ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکانە ئەم گەشتانە کراوەتوانێت کە پێشتر تەنانەت لە نێوان شارێک بۆ شارێکی تریشدا هیچ گەشتێک نەدەکرا. ئایا مەرجەکانی کردنەوەی ئەم گەشتانە چی بووە؟ و لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە گەشتی یاخود گەشت و گوزار یاخود گەشتکردن لە نێوان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر تا چەند بۆتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو وڵاتە یاخود بۆ هەرێمەیە بۆ ئەو شوێنی کە گەشتکردن تێیدا ئەنجام بدرێت. لە زۆرێک لە وڵاتاندا گەشتکردن یاخود گەشت و گوزار بۆتە سەرچاوەیەکی داهات بۆ وڵاتە گەر بە نمونە باسی وڵاتی تورکیا بکەین کە بەشێک لە داهاتی وڵاتەکەی لە ڕێگەی گەشت و گوزارە بەڵام ئایا لە هەرێمی کوردستانیشدا توانراوە لە ڕێگەی گەشت و گوزار یاخود گەشتکردنەوە بەشێک لە سەرچاوەی داهاتی هەرێمەکە دابین بکرێت یاخود نا. ئەم بابەتێکە دواتر بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێکتر لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە باز لە شوێنەوارە مێژوویەکانی شاری کەرکووک دەکەین کە بێگومان شاری کەرکووک یەکێکە لەو شارە دێرینانە یاخود شارە کۆنانەی کە مێژوویەکی دێرینی هەیە لە سەرەتای خو لە هەموو کاتێک یا هەمیشە بازەوە کراوەکە ئەگەر بتەوێت گەلێک بناسی یاخود نەتەوەیەک بناسیەوە پێویستە سەرەتا مێژووەکەی بناسی بەڵام چۆن ئەم مێژووە دەناسرێت لە ڕێگەی بە هەر چ ڕێگەیە بێ یاخود بە هەر هۆکارێ بێ بتوانانی مێژووی ئەو شوێنە یان ئەو شوێنی کە تۆمە بەستە بیناسی. ئەگەر لە ڕێگەی خوێندنەوە بێ بە ڕێگەی ئەکادمی یاخود لە ڕێگەی خوێندنەوەی کتێبەوە بێت بابەتە مێژوویەکانەوە بێ یاخود لە ڕێگەی گەڕان بە دوای شوێنەوارە مێژوویەکانە. شاری کەرکووکیش ئێمە ئەمڕۆ ئەمانێ بە وردی باز لەو بابەتە بکەین باز لە شوێنەوارە مێژوویەکانی شاری کەرکووک و پاراستنی بکەین زانین تا چەند حکومەت و لایەنی پەیوەندیدار ڕۆڵیان هەبوو لە پاراستنی ئەو ناوچە شوێنەواریانە ئەو مێژووە ئەو شوێنەوارە مێژوویانە تا چەند پارێزراون و هاوڵاتیانی یاخود دانیشتوانی شاری کەرکووک تا چەند هۆشیارن لە بەرامبەر پاراستنی شوێنەوارە مێژوویەکان. بۆی کە بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری مامۆستا سمکۆ بەهرۆزمان کردو کە بەڕێزیان مێژوو نووسن. مامۆستا سمکۆ سڵاو لێ بۆ بەیانیت باش. سپاستانەکەم و سپاسی ئەم بەرنامێشەکەم بۆ ئامادەبوون لەم بەرنامە بە پێزەکە دەوری یا تەوەرێکی گرینگە لە مێژووی شاری کەرکووک. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا سمکۆ ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم بزانین پاراستنی شوێنەوارە مێژوویەکانی شاری کەرکووک تا چەند کوردستانی بوونی ئەو شاری سەلماندۆ؟ بە حکومەوەی کەرکووک یەکێکە لەو شارە کوردستانیانەی کە مێژوویەکی دوور و درێژیە و دەتوانین بڵێن کەڵکەڵەی ئەو مێژووە دەگەڕێتەوە بۆ چاخەبەردینەکان کە لە ناوجەرگەی کوردستان و لە ناوجەرگەی ئەو دەوروبەری کەرکووکدا سەری هەڵدا بۆیە ئەو شوێنەوارانی کە لە کەرکووکدا بۆ مێژووە دوور و درێژی کە لە کەرکووکدا سەری هەڵدا بۆ پێی ئەو بەڵگەنامانەی کەوا دەستمان کەوتووە کە دوا بەڵگەنامەیەکەوە قاموس عالامی تورکیە کە لە 1970ەکانە ئەوەی خستۆتە ڕوو کە سێ بەشی دانیشتوانی کەرکووک سێ بەشی دانیشتوانی کەرکووک کوردن باقی بریتێ لە نەتەوەکانی تر. بۆیە قەبارەی ئەو شوێنەوارە قەبارەی ئەو مێژووی کە هەیە لە شارەکە دەتوانین بڵێن پشتی گەورەی بەر کورد کەوتووە. ئەوەش ناتوانین بڵێن لە ڕوویەکی دەماگیری یانەتەوە ئەم قسەیە بکەین دەتوانین ئەوە بسەلمێنین کە ئەو پاشماوانی کە ماوەتەوە ئەو چینە مێژویانەی ئەو شوێنەوارانی کەوا دۆزراوەتەوە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ سەردەمی لۆلۆپیەکان بۆ سەردەمی گۆتیەکان بۆ سەردەمی هوری میتانیەکان بۆ سەردەمی میدیەکان و دەتوانین بڵین بۆ سەردەمی ئیمارەتە کوردیەکان کە ئەمانە هەمووی ئەو قۆناغە مێژوویە گرنگانن یا ئەو ماوە پرشیندارن لە کەلتور و شارستانیەت و شوێنەواری کەرکووکدا کە کورد ڕۆڵی گەورەی بینیوە پێش نەتەوەکانی تر کەوتووە
پێش ئەوەی کەوا تورکمان لەو شوێنە دانیشتە جێبن پێش ئەوەی ئاینی مەسیحی بێت پێشەوەی جوولەکە وەکو ئاین بڵاو بێتەوە کورد ڕۆڵی بینیوە لەوێت توانیوەتی ئەو مێژۆ گەورەیە دروست بکە و ئەو شوێنەوارە گەورانی کەەوە ماوەتەوە لە دوایی دانەتەوەکانی تر بەشداریان کردووە لەگە کووردا و ڕۆڵیان بینیەوە بۆیە پشکی گەورەی سەرەکی ئەو شوێنەوارانە بە پێی بەڵگە مێژویەکان بە پێی ئەوانی کەوا دوژمنەکانشمان بەشێکی باسییان کردووە بە پێی ئەوەی کەوا ڕۆژهەڵات ناسەکان هاتوونە بە پێی ئەوەی کەوا مێژونوسەکانی خۆمان نووسێتەوە یان مێژونوسە عەرەبەکان لە کاتی هاتنی ئاینی ئیسلامە نووسیانەتەوە ئەوە ئەسەلمێنێ کە کورد پشکی گەورەی ئەو شوێنوارانی کاتە کورد بە دیاریکراوی ئەگەر باسی کورد بکەین کورد توانیوەتی سەرکەوتوو بێ لە پاراستنی شوێنەوارە مێژوویەکانە سەرکەوتنی کورد لەوەیکەوە توانیوەتی شوێنەوارێکی زۆر بەجێ بێڵە بەڵام پاراستنی بەبوونی ئەوەی کەوا کورد دایمە لە دەربەدەری بۆ دوایین ئەوەی کەوا لە ناو دراوە دوژمن هێرشی بۆ کردووە بەشێکی زۆری ئەو شوێنەوارانە بەر فەوتان کەوتووە یا لە ناوچووە یا لە ڕۆژگار لە ڕۆژگارەکانە لە شوێنەکان یا لە سوچێ لەو وڵاتە لەو شوێنە ماوەتەوە دەستی کنە و پشکنینی نەگەیشتۆ پێ یا کاری بۆ نەکراوە چونکە پێویستە کنە و پشکنین ئەو شوێنەوارانە لە کاتێکدا بکرێتەوە بارێکی سیاسی ئارامە بێ بەڵام تا ئێستاکە عێراق و کوردستانی ئەو بارە سیاسی ئارامەی نەبووە کە بتوانین کنە و پشکنین بکەین بۆ ئەو شوێنوارانی لە کەرکووکە هەر لەبەر ئەو هۆکارانەشە کە بەڕێزت باست کرد نەتوانراوە شوێنوارانە بکرێت وەکو مۆزەخانەیەکی لێ بکرێت بۆی کە هاوڵاتیان بڕۆن سەردانی بکەن بەڵێ لە پەنجاکان و شەستەکانە مۆزەخانەی کرایە و لە کەرکووک بەڵام لەوەی کەوا لە 1990 کە ئەو شەڕی ئەمریکا و کوێت و ئەو هێرشەیەکەوە عێراق کردی بۆ سەر کوێت ئەو مۆزەخانە برایە بەغدا بەڵام لە دواییدا لە 2023 کەوتە بەر تاڵانی ئەوەی کە لە مۆزەخانی بەغا کرا ئەو شوێنوارانی کەرکووکش بەر ئەو تاڵانە کەوتن کە بەشێکی زۆری بۆ شوێنەواری سەردەمی هوری میتانەکانە گەڕێتەوە بەڵام بەداخۆ تا ئێستا چارەنووسیان نادیارە. باش باسی عێراق و حکوومەتی عێراقی کرد حکوومەتی عێراقی تا چەند توانیوێتی شوێنەوارە مێژوویەکانی شاری کەرکووک بپارێزێت لەگەڵیشیانە حکوومەتی هەرێم هیچ لە حکوومەتە لە دوای ئەوانی کە حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقەوانی کە هاتوونە هە لە سەردەمی پاشایەتێ تاکو ئێستاکە نەیان ویستووە پاشماو شوێنوارەکانی کەرکووک بپارێزن نەک لە کەرکووکە بەڵکو لە زۆر ناوچەی عێراقشدا ئەو هەوڵە نەدراوە بۆ ئەوەی کە ئەو شوێنوارانە بپارێزێ بەڵکو لە دوای پرۆسی ئازادی عێراق بەشێکی زۆریشی لە ناوچوو یان بەر ئەوەی کەوا بازرگانی ئەوانی کەەوە بازرگانی بە شوێنەوارەوەکان کەوتن کنە و پشکنین بە دوای ئەو شوێنەوارانەوە دۆزیوانەوە و فرۆشتیان بە وڵاتەکانی دەوروبەر یا بۆ نمونە دەبینی کە ئەمریکیەکان هاتنە بەغا مۆزەخانەی گشتی بەغایان واڵا کرد بۆ ئەوەی کەەوە خەڵکی تاڵانی بکە کە ئەم تاڵانکردنە بۆ ئەوەی کەوا دەتوان بڵێم شوێنەواری کەرکووکش لەوێ بوو بەشێکی زۆری فەوتا تا ئێستا چارەنووسی دیارنی و نەدۆزراوەتەوە. باشە مامۆستا ئەرکی کێ یاخود کێ بەرپرسە لەم بازرگانیکردن بە شوێنەوارە مێژویانی عێراق و کەرکووک و بەگشتی تا ئێستا حکوومەتێکی نەتەوەیی نەهاتووە لە عێراق ئەو حکوومەتێک لە دوایکانە هاتوونە نەیانتوانێت هەوڵیان نەداوە بۆ ئەوەی بایەق بە شوێنەوار بدەن زیاتر کارەکانیان چڕ کردوێتەوە لە سیاسەتی بە عەرەبکردن سیاسەتی هێنانی عەرەب سیاسەتی چەسانەوەی نەتەوەیەک بەسەر نەتەوەیەکی تردا ئەم سیاسەتە ڕەنگی داوەتەوە لە شوێنەوارە شوێنەوارش بووە بە دەستکەلایەک بۆ ئەوەی کەەوە ئەو سیاسەتی تعریبکردنا کەوا لە کەرکووک سەری هەڵداوە شوێنەوارش ببێ بە یەکێک لەو پێوەرە یەکێک لەو پرۆگرامە گرنگانەی کەوا حکوومەت بەتابەتی حکوومەتی بەعسکاری بۆ کردو بۆ ئەوەی کەوا ئەو شوێنەوارانە لە ناودا کەواتە ئەکرێت بڵین بە شێوەیەکی گشتی شوێنەوارە مێژوویەکانی دەوڵەتی عێراقی لەژێر مەترسی لە ناوچوونان زۆر دەتانی بڵێن لە سەتانەوەتی لە ژێر مەترسی لە ناوچوونەوە بەشێکی زۆری ئەوانی کە لە ژێر زەوی بوون کنە و پشکنینیشی بۆ نەکراوە ئێستا بازرگانانی ئەوەی کەوا بە دوای ئەو شوێنەوارانە دەگەن کاری بۆ دەکەن یا بەرنامەی دەوڵەتەکانە بە شێوەیەکی وا کاری بۆ دەکات کەوا هەوڵ ئەداکەوە ئەو شوێنەوارانە بدزێ بە هەموو ڕێگایە بە هەموو پێوەرێک ئەدۆزێتەوە پرۆگرامی بۆ دانا بەرنامەی درێژانی استراتیژی بۆ داناوە کارەکەن بۆ ئەوەی کەەوە ئەو شوێنوارانە بدزن بۆ نمونە دەبینین لە سەردەمی حکوومەتی بەعزدا قەڵای کەرکووکە یەکێ بۆ لەو شوێنەوارە گرنگانەی کە مێژوویەکی دوور و درێژیە لە سەردەمیەوە بەشێکی دەتوانی بڵێن سێ بەشی گرنگی لە ناو درایە ڕوخێندرا و ئەو حکوومەتانی لە دوای ئەو شاتن یا لە 2023 کە حکوومەتی عێراق دروست بوو بۆ نمونەیەکێ لەو کارانەی کەوا کردیان دروستکردنی پارچێکی گەورە بوو لەسەر قەڵای کەرکووک
کە ئەمریکێکە لەو خۆمێکە بولەوانی بەرگریەکی گەورەم کرد لە بەتابەتی لە کورساتە وتم نابێ بە هیچ جۆرێک پارکی یا باخچەیە پارکێکی گەورە لەسەر قەڵا دروست بکرێت چونکە ئەمە بریتێ لە چینی جۆراوجو ئەم چینانە هەمووی شوێنەواری تا ئێستا کنەوە پشکنینی بۆ نەکراوە تۆ ئەو گەورەیە خێتە سەرەوە یا فریزێکی زۆری بۆ کەیدارێکی زۆری شینە دەی ئەو دارانە پێویستی بە ئاوە پێویستی بەوەیە کەوا تۆ ئاوی بدەیت تا بەوەی سەوز بێ ئەو ئاوە کاچێتە چینەکانی ژێرەوە ئەبێتەوەی لە ناودێن ئەو شوێنەوارانی کەوا لە چینەکانی ژێرەوەیە. تا ڕادەیەک پرۆژەکەیان ڕاگرتەوە بەڵام ناوەناوە پرۆژەی تری کراوە بۆ نمونە مەرقەد دانیال هەستاون باخێکیان لە دەوری دروست کردووە تورکمانەکان کردویانە ئەمەش خۆی پرۆژانە لە ماوەی چەندێک کراوە مامۆستا ئەمە لە ماوەی لە 2023 تاکو ئێستاکان پرۆژانەکرا ئەمە پرۆژەی هەڵەند بەبێ پێوەری ئەوەی کەوا شوێنەوارناسی لە جیهانە بینی کردووە ئەمانە کراوە نابێ ئەم شتانە لەم شوێنەوارانە بکرێت چونکە ئەمە ئەو بەها شوێنەواری لە ناوەدا یان کار لە ناودانی ئەو بەها شوێنەواری باشە ئەی شێوازە دروستەکەی چۆنە شێوازە دروستەکەی ئەوەیە ئەبێ تۆ لیژنەیەک دروست بکەیت ئەو لیژنەیە پسپۆر بێ لەو بوارانە لە بواری بڕوانامەی ماستەریە بێ دکتۆرایە بێ ئەوانەی کەوا لە بواری شوێنەوارە بڕوانامەی بەرزیانەیە بەبی ئەو پێوەرانی کەوا خوێندراوە بەپی ئەو پێوەرانی کە کاری بۆ کرایە ئەو بۆ پێوەرانی کە یۆنسکۆ بەرنامەی بۆ دانا بەپێ ئەو پێوەرانە دەبێت تۆ هەوڵ بدەیت بە نۆژەنکردنەوەی بە چاکردنەوەی بە پاراستنی نەک ئەوەی کەوا تۆ دێنی کەسێکی سادا پارێکی خەیاڵی بۆ سەرکێ بۆ ڕووکاری ئەوەی کەوا سپیکاری بۆ بکە بەڵام نەخشێکی زۆر لە ناوەدا لە کەرکووک وا کراوە نەخشێکی زۆری سەر قەڵا لە ناو درراوە بۆ نمونە کەسێک ئەوەی کەوا نەقاڕیەکە یا ئەوەی کەوا بەناییەکە یا سپیکاریەکە ئەو تێگەیشتنی نییە لەوەی کەوا تێبگا لەوەی کەوا ئەم نەخشە چۆن چۆنیە هەستاوە نەخشەکەی لا ناوە هەستاوە نەخشێکی مەغریبیە ناوە لە جێەکەی دایناوە بۆی بڵێ ئەمە نەخشە ئەمە تێکدانی گۆڕینی ماوە مێژوەکەی ئەو نەخشەیە ئەو نەخشە ئەو کاتە ڕەنگە بەکارێنە تۆی سەدێنی ڕەنگە بەکارێنی لە بۆچوونی ئەم سەردەمە ئێستەوە ئەمە گۆڕانکاریە لە بۆ نمونە دەبینین هەیەکێ هەنێ لەو خانوانە خانووی جوولەکەکانن بۆ نمونە ئەو سروتە ئاینیانی جوولەکەکانیان بۆ لە ڕەنگەکانشیان لەو نەخشانی ناو خانەکانیان ڕەنگی داوەتەوە بەڵام تۆی سەدێنی ڕەنگێکی تر بەکارێنی ئەمە گۆڕانکاریە لە پێوەری ئەو شوێنەواریکەوە ئەو کاتە هەبڵێ باشە مامۆستاسم کۆ ڕۆشنبیران نووسەران مێژونووسانی کەسانی وەکو بەڕێزت ئەوان تا چەند ڕۆڵیان هەبوو لەم بابەتەوە یا گرنگیان بەم بابەتەیەوە زۆر کەس باسی ئەم بابەتی کردووە لێکدانەوەی کردووە بۆ ئەم بابەتەیە ڕیپۆرتاجی لەسەر ئەم بابەتانە کردو بەڵام ئێمە مشکلەی ئەوەی کە ئێستا لە کوردستان هەیە و لە عێراقش هەیە کێشەکە لەوەدا سەرچاوە دەگری ئێمە بارێکی سیاسی ئاراممان نییە کاری بۆ بکەین یان نەمانتوانێت ئەو دەستگایە کوکو بەڕێوبەرایەتی شوێنەوار کار لە پێناوی ئەوەدا بکە هەوڵ بدا ئەو پارەی کە دێتە دەستی ئەو بودجەی کە دێتە دەستی لە پێناو کڕینی خانۆ شوێنەوارەکان بێ لە پێناو نهێشتنی ئەو خانوانە بۆ ڕووخاندن بێ ئەمە گرنگی خۆی هەیە پیان پێویستێکی هەنووکەیە پێویستە کاری بۆ بکرێت بۆی ئەوەی کە لەسەر ڕۆژنامەسان پێویستە بەرگریەکی گەورەی بۆ بکەن بەڵام ئەو بەرگریە لەگەڵ ئەو ئاستە سیاسیە ناسەقامگیرەدا ناتوانێتکان گیر بێت باشە بەڕێستانەوەکو مێژونووسێک چەند کتێب یاخود چەند بەرهەمی تایبەت بە شوێنەوارتان هەیە من وەکو خۆم یەکێ لەو کتێبانەی کەوا مێژوو هوەری تەلارسازیە لە کەرکووک کارم بۆ کردووە هەوڵم بۆی داوە ئەوکو ئەرشیفکردنی هەموو ئەو شوێنەوارانی لە کەرکووک هەیە هەبووە باسم کردووە شوێنەواری ئەوەی کە تایبەت بۆ بە کورد بە جوولەکە بە تورکمان بە ئەمەسیحی هەموویم ئەرشیف کردووە لە کتێبێکی گەورە و ماوەیەکش لە بەشی ئەندازیاری لە زانکۆی سلێمانی لە خوێندراوە و ساڵێک لە ساڵەکان وەکو پرۆژەیەک بۆ تەلارسازی کوردستان ئەمان ئەگەڕێتەوە ساڵی بۆ 2006 بۆ 2007 ئەلەو ماوەیەدا ئەو سەرچاوانی کە پشتت پێبەستەوە سەرچاوانی پشتم پێبەستۆ بە پێی ئەو لێکۆڵینانی ڕۆژهەڵات ناسەکان هاتوونە ئەو وێنە مەیدانیانی کە بەرگی کتێبەکانەوە وێنێ ئەو ئەمە یەکێکە لەو پرۆژانە ئەمە ئینسایکلۆپیدیای کەرکووکە کە یەکێ لە بەرگەکانی بریتە لە مێژووی هوەری تەلارسازی لە کەرکووک بەرگێکی تەواو لە بەرگەکان بریتە لە مێژووی هوەری تەلارسازی لە کەرکووک هەوڵم داوە
هەموو ئەو شوێنەوارانی لە کەرکووک هەبووە لە هەموو چاخەکان لە چاخە بەردینەکان و تاکو ئێستاکە ئەو شوێناران بەرجەستە کردووە و هەوڵم داوە بەپی ئەوەی کە خۆی هەبووە بەپی ئەوەی کەوا دەستکاری نەکراوە خستومەتە ڕوو و حیسابم بۆ هەموو نەتەوەکانی تر کردو کە تورکمان چ ڕۆڵێکی بینیوە مەسیحی چ ڕۆڵێکی بینیوە جوولەکە چ ڕۆڵێکی تەنها تایبەت بێ بەڵام هەمووی ئەوەی کە ئەو حەقی کە دراوە پێ کە کورد باڵا دەستی خۆیە بووە لەو شوێنەوارە بۆ نمونە دەبینین لە یەکێ لە مزگەوتەکانی کەرکووکدا کە شوێنەوارێکی کۆنەکە کورد دەستی تابینیوە بەڵام کە نەخشکارێکی جوولەکە هاتووە ئەستێرەی داودی لەسەر دەرگاکە کردووە بۆ نمونە دەبینەمە زۆر باوە لە کەرکووکە بۆ بوونی ئەو نەتەوانە وەکو جوولەکە کە تا پەنجاکانش لە کەرکووک ژیاون دەستی خۆیان یان وەکو کار و ئیشی نەخشکاری خۆیان لەگەڵ شوێن لە ماڵەکانی کەرکووکدا دیارە لە شوێن ئاینەکانی کەرکووکدا دەبینین ئەو کاتە ئەو جیاوازیە نەبووە نەخشی و ئەستێرەی داوت کە ئێستا لەسەر ئاڵای جوولەکەکانە لە نەخشی مزگەوتەکانی کەرکووکەیە لە نەخشی ماڵەکانی کەرکووکەیە بۆیە خەڵکەکە بە تەبایی پێکەوە ژیان ئەو کاتە کاریان کردووە هەوڵیان داوەکەوە ئەو ئاوەزەی کە لە بیر و باوەڕیان هەیە لە نەخشەکە ڕنگ بداتەوە لە تەلارسازەکە ڕنگ بداتەوە. باشە مامۆستاسم کۆ ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق ئەوان تا چەند ڕۆڵیان هەبووە لە سڕینەوەی شوێنەوارە مێژوویەکانە؟ ڕۆڵێکی گەورەیان بینیوە چونکە ئەوان مەبەستێکی تریانە بۆ مەبەستێکیان و بۆ شارەکە بەرەو تعریبکردن بەرن بۆ ئەوە بەرنکەوە پێکاتی عەرەب زیاد بێ بەسەر نەتەوەکانی تورکمان و کردو بۆیە کارکردنیان لەو پێناوەدا بووە کە بۆیە ئەو شوێنەوارش وا لێ بکەن بە شێوەیەکی ئۆتۆبێکەوە بنەما کوردیەکەی کەوا هەبووە لە ڕابردوودا و تا ئێستاش دەوری گەورەیە بیسڕنەوە. کامێک لە ڕژێمەکان ئەتوانی بڵێن ڕۆڵی زیاتری هەبوو لە ڕژێمی بەعەس لە هەمویان زیاتر ڕۆڵی بینیەوە بەڵام ئەم حکوومەتی ئێستا کە لە بەغاهەیە ئەم حکوومەتانی کە ئێستا بەغا جووە بەڵێ هەمانە و سیاسەتە پەیڕۆکەن بەڵام بە شێوەیەکی تر بە شێوەیەک لە چوارچێوەی نەتەوەی دەماگیریەوە یان کارکردن بۆ ئەوی بزاڵبوونی نەتەوەی بەسەر نەتەوەیەکی تردا ئەمە خۆی لە خۆی دەبێتە ئەوەی کەوە ئەو بنەما شوێنەواریەکەوە هەیە بسڕێتەوە کە زۆر ئاسان ئێستا کار بکرێت بۆ ئەوی دروست بکرێتەوە کە بکرێت بە شوێنێوارێکی گەشتیاری بەڵام بەداخەوە دەبینین وردە دەبەرە و کاولکاری دەچێت و ئەو بنەما جوانەی خۆی نامێنێکەوە لە ڕابردوودا. باشە مامۆستاسم کۆ قەڵای کەرکووک خەڵایەکە کە هەموو کەس ئەزانێت بەڕێستان وەکو مێژونووسێک چۆن پێناسەیەک بۆ ئەو قەڵایەکەن؟ قەڵای جاران قەڵا لە ڕابردوودا هێمای هەموو شارەکان بووە زۆری و شارە گەورانەی کەوا لە مێژوویەکی دوور و دریژدانە قەڵایان هەبووە بۆ نمونە قەڵای هەولێر بۆ قەڵای ئامەدە بووە قەڵای عەفرینە بووە قەڵای کەرکووکە بووە کەرکووکش شوێنی کارگێڕیەکەی و شوێنی سەربازی و شوێنی بەڕێوەبردننی وڵاتەکە و ناوچەکە قەڵا بووە قەڵا شوێنێکی گرنگ بوو بۆیە قەڵای کەرکووک دەتوان بڵێن هێمای شارەکەیە یان گرنگی سەردەمێکی یا قۆناغێکی مێژووی گرنگ بووە کە شارەکە تێیدا فەرمانڕەوایی ناوچەکەی کردووە. بەڵێ باشە مامۆستاسم کۆ شوێنەوارە مێژوویەکان لە دنیادا بۆ دانی وەکو سەرچاوەیەکی داهات بۆ ئەو شوێنە لە زۆرێک لە وڵاتاندا کاتێکە سەردانی ناوچەیەکی شوێنەواری دەکەی بڕێک پارەوەریگیرێت لە بەرامبەریە ئەمە بۆ لە ناو هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ئەم شتە پەیڕۆ نەکراوە ئایا خەتاکە گەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار یاخود دەگەڕێتەوە بۆ ئاسی ڕۆشنبیری تاکی عێراق و ئەوڵان یەکەم جاتوانین بڵێن کەوا دەوڵەت ئەو پرۆگرامەی نییە کەوا کەلتور و شارستانیەت و شوێنەوار بنەمایەکی گرنگ بێ لە تاکی مناڵێکی کووردا یا لە مناڵێکی عێراقیە بۆ ئەوەی کەوا هەستی پێ بکا کە ئەمە گرنگی خۆی هەیە بۆیە ئەو بایەخەشی پێ ناداکەوە بیکا بە بنەمایەکی شوێنەواری گەشتیاری بۆ ئەوەی کەوا خەڵک سوودی لێ بمینێ یان ڕێزی بگرێ بۆیە تاکی خۆمانش ئەو ئاستە ڕۆشنبیری نییە کە هەست بەوە کاکە گرنگی شوێنەوار لە چی ئاستێکدایە بۆ ئێمە پێویستە بەرنمەیەکی ئەو تۆمان هەبێ ئەو بەرنمەیە هەر لە منداڵان کە لە قوتابخانەی لە پرۆسی خوێنەوە بە هەموو قۆناغەکانە کاری بۆ بکرێت کە بڵێ ئەمە شوێنەوارە ئەمە کارەکانێتی ئەمە گرنگیەکەیەتی ئەمە قۆناغە مێژوویەکانێتی چکە شوێنەوار بریتە لە بەشێکی گرنگ لە مێژوو دەتوانین بڵێن بەشێکی بەرجەستەکراوە هەستی پێ دەکەین ئەتوانین ئەو مێژووی لەسەر داڕێژین
بۆیە دەتوانین بڵین شوێنەوار بنەمایەکی گرینگە بۆ ئەوەی کە هەنێ جا ئەو مێژوو نووسانی مێژویان بە درۆ نووسێتەوە بۆ کاتێکی دیاریکرا و دەتوانین لە شوێنەوارە بەرجەستەی بکەین و بە درۆی بخینەوە بۆ یعنی ئەتوانی بڵین شوێنەوار شتێکە هەستی پێەکەین ئەی بینین کاری پێەکەین و دەتوانین مێژووشی لەسەر ڕاستکەن و دووبارە مێژووی لەسەر بنووسینەوە. باشە شوێنەوارە مێژوویەکان مامەساسم کۆ تا چەند ڕۆڵی هەیە لە ڕاکێشانی گەشتیار بۆ ئەو ناوچەی کە دەوڵەمەندە بە شوێنەوارە مێژوویەکان زۆر لە دەوڵەتەکان دەبینین نەوتیشی نییە بەرهەمی کوشتتوکاڵی نیە حیوانی نییە ئاژەڵی نییە بەڵام شوێنی گەشتیاری هەیە خەڵکێکی زۆر ڕاکێشە سەرنجی خەڵکێکی زۆر ڕاکێشێ بۆ لەبەرەوەی کردوێتێ بەرنمەیەکی استراتیژی بۆ ڕاکێشانی خەڵکی ئێمە شوێنەوارێکی زۆرمان هەیە لە کوردستان و لە عێراقشا بەڵام کاری بۆ نەکراوە بکرێتە ئەوەی کەوا بەرنمەیان پرۆگرامێکی بۆ جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کەوا سەرنجی ئەوانی کە دێن شارەکە ئەمە پێویستی بەوەیەکەوە کتێبی لەسەر چاپ کرێ پێویستی بەوەیەکەوە ڕێنیشاندەری بۆ بکرێ پێویستی بەوەیە کەوا ڕیکلامی بۆ بکرێ لە هەموو ڕوویەکەوە لە ڕۆژنامەکان لە گۆڤارەکان لە ڕاگەیانەکان یان میدیا بە هەم بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە تا ئێستا بێبایەختنی شت لە شوێنەوارە بە کوردستانیشەوە ئەو بێبایەخی کە بە شوێنەوار دراوە بە هیچ شتێکی تر نەدراوە ئەو گرنگی نەدراوە پێکەوە شوێنەوار بنەمایەکی گرینگە لە مێژووی استراتیژی نەتەوەکەمان ئەمەی کە باست کرد مامۆستاسم کۆ ئەبێتە ئەرکی نووسەر و مێژوو نووسان یاخود ئەبێتە ئەرکی لایانی پەیوەندیدار و حکومەت ئەرکی هەموو کەسێکە هەر لە مناڵێکی سەرەتاییەوە هەتا سیاسیەکی گەورە هەمومان ئەرکە لە سەرمان بەڵام هەرێکە بە پێی قۆناغی خۆی هەرێکە بە پێویستی خۆی ئەوەی کەوا سیاسیەک ئەبێ کاری بۆ بکە ئەوەی ڕۆژنامەنووسێک کاری بۆ بکە لە بواری ڕۆژنامەیە لە بواری ئەوەی کەوا سوول لە سوچێکی ئەو ڕۆژنامەیە بابەتێک ڕۆژانە دەنووسێ ئەوەی کەوا سیاسێک ئەبێ کاری بۆ بکە یعنی ئەوە ئەرکە لەسەر هەموو کەسێ بەڵام هەرێکە بە پێی توانای خۆی بە پێی ئەو شوێنی کە هەیەی لەوە بەڵام ئەوەی کە لەسەری شوێنەوار ناسەکانە لە هەمویان زیاتر ئەو ئەرکە مێژوو نووسەکانە ئەرکەکە لە هەمویان زیاترە بۆ ئەوەی کار بکەن بۆ ئەو بەرنامە بەرنمەی کەوا گرنگی بە بایەخی شوێنەوار کەواتە پشکی زیاتر ئەکەوێتە لای مێژوو نووسان و شوێنەوار بە دیاریکراوی حکوومەت تا چەند ڕۆڵی هەیە یاخود پێویستە چی بکە لەم پرسەدا حکوومەت پێویستە بودجەیەکی دیاریکراوی بۆ دانێ بودجەیە گەورە بێ کار بکە بۆ ئەوەی کەوە ئەو بۆ نمونە ئیسا لە سلێمانی یا لە کەرکووک خانوویەکی زۆر شوێنەواری هەیە بەڵام تاکە ئێستاکە بۆ نمونە لە شارێکی وەکو سلێمانی دە خانووی نەکڕاوەتەوە لە کەرکووک تایسە خانوویەکی نەکڕاوەتەوە ئەمە پێویستی بە پارە هەیە بەڵام دەبینین سێرەکەی ئەو خانووە شوێنەواریکی زۆر گەورەی کەوتۆتە شوێنێکی استراتیژی بازرگانیەوە دەبینین ئەو کەسە چاوەڕێ ناکە پارەی بدەیتێ ئەڕوا دەی ڕوخێنێ دەیکا بە تەلارێکی گەورە تەلارێکی بازرگانی بەڵام ڕۆحە شوێنەوارەکەی لە ناوەچێ بۆیە دەبین نەک لە زۆر شوێن ئەم ڕووداوە بە تایبەتی لە کورسانە ئەم دیاردەیە زۆر زەق بۆتەوە لە کەرکووکە ئەم دیاردەیە زۆر زەق بۆتەوە بەبێ ئەوەی کەس حیسابی بۆ کابێسێ کاری بۆ بکە ئەمە استراتیژی نەتەوەیەکە ئەمە کارێکە بۆ نمونە گەڕێکێکی کۆنی وەک تەعجیل لە هەولێر گەڕێکێکی کۆنی وەکو لە سلێمانی یا لە کەرکووک ئەمانە پێویستە بپارێزین بە هەموو ئەوانەی کە ئەو پێکاتەی کە هەیەی بۆ شوێنواری کە هەیەی بۆ نمونە یەکێک دەرهێنەرێکی سینەمایی فلیمێک لەسەر ڕابردووی شێ مەحموود دەرەکان بگەڕێ ئایا گەڕێکێکی کۆن لە چۆ بدۆزێتەوە لە سلێمانی بۆ ئەوی ئەو فلیمە دەرێنێ یا یەکێ باسی مێژوویەک لە لایەنێکی کەرکووک بکە گەڕێکێکی کۆن لە چۆ بدۆزێتەوە بۆ نمونە دەبین لە سووریا چەند گەڕێکێکەیە دانراوە پاراستراوە کەس بەکاری نایەنێ بۆ ئەفلامەکان و بۆ مسەسەلەکانی خۆیان بەکارێنن ئێمە پێویستە ئەو شتانە بیڵینەوە هەن یان چەنگەڕێکێک بیڵێتەوە کە شوێنەواریە نابێ بفەوتێنرێ چونکە تۆ پێویستت پێ لە هەموو قۆناغە مێژوویەکانە لە هەموو سەردەمەکانە لە ڕووی دەرهێنانی سینەماوە لە ڕووی نووسینی مێژووەوە لە ڕووی تەمسیلیەوە لە ڕووی دراماوە ئەمانە هەمووی پێویستە بەڵام بەداخەوە وردە و دەخەریکە ئەو گەڕەکە کۆنانە لە ناوەچێ ببوونی ئەوەی کارە بازرگانەکە زۆر پێش ئەوە کەوتۆکەوە بەرنمەیەکی استراتیژی دانرێ بۆ شوێنەوار مامۆستاسم کۆ هیچ جیاوازیەک هەیە لە نێوان شارەکانە یاخود بۆ ئەو هەوڵانەی بۆ لە ناوبردننی شوێنەوارە مێژوویەکان هیچ جیاوازیە کراوە لە نێو شارەکانی عێراقا بڵێن ئەم شارە زیاتر هەوڵی لە ناوبردننی شوێنەوارە تعریب
کاری بە عەرەبکردنی بۆ کراوە زیاتر شوێنەوارەکەش لە ناو چووە یەکێکە لەوانە کەرکووک لە هەموو ئەو شارانە زیاتر بەر شاڵاوی تعریبەکە کەوتووە مێژوویەکی دوور و درێژی ئەم شاڵاوی تعریبە لە 1970ەکانەوە ئێستا مێژووی تەتریکردنەکەش هاتۆتە پاڵی یعنی ئەوانەی کەوا ئەیانەوێ زۆر بە تورکردنی شارەکە بە تورکنی شارەکەش بە تورکنی شوێنەوارەکانش بۆ نمونە دەبینین لەسەر قەڵا خۆم دیوما و بەڵگەشم پێەیە شوێنەوار هەیە نەخشکارێکی کورد کردوێتی خەڵکی سنە بووە خەڵکی دیاربەکر بووە ئێستا هاتوونە کە تازیان کردێتەوە ناوی نەخشکارێکی تورکیان بە نووسیوە ئەمە گەورەترین ئەوە یعنی ئێستا لە پاڵەوەی بە عەرەبکردنەکە لە دوای پرۆسۆ تەتریکردنەکەش خاتۆتە پاڵی یعنی ئەمە بە تەواوەتی ئەبێتە لە ناودانی شوێنەواری لە کەرکووک دەستەکانە خۆش بێ مامۆستاسم کۆ دوا پەیامی خۆت یاداوتەی خۆت شتێک کە باسمان نەکردوە بەڕێزت پێت خۆش بێ باسیکەی پەیامی من ئەوەیە ئەو کە بمانەوێت ئێمە شوێنەوار پارێزین ئەبێ بەرنمەیەکی درێژخایەنمانە بێت چونکە ئەمە پێویستی بە کاتێ پێویستی بە هەڵسەنگاندن هەیە پێویستی بە بنەمای زانستی هەیە بۆ ئەوەی کە کاری بۆ بکەیت نۆژەنکردنەوە تەنها نۆژەنکردنەوە نیە نۆژەنکردنەوە ئەبێ لەسەر بنەما زانستیەکەی خۆی ئەوەی کە یۆنسکۆ پەیڕەوی کردو دایناوە بەڵێ دەستەکانە خۆش بێت مامۆستاسم کۆ زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ مامۆستاسم کۆ بەرۆز کە بەڕێزیان مێژوو نووسن زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشیستان هەر لەسەر بابەتی مێژوو دەمێنینەوە دەچێنەوە 8 ساڵ بەر لە ئێستا مەلیکی کوردستان یاخود بڵێن شێخ مەحموود پلانی دامەزراندنی حکوومەتی لە کفری ڕاگەیان یاخود داڕشت با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین کە هاوکارمان حەیدەر ئەحمەد لە کفریەوە بۆی ئامادەکردوی فەرموون. نەوەت و 8 ساڵ لەمەوەبەر لە 22 نۆی ساڵی 1922 شێخ مەحموود مەلیک کاتێک لە هاندەران دەگەڕێتەوە لە کفری گەورەترین پێشوازی لێ دەگرێت لە وێزگەی شەمەندە نەفەر لە کنگربان دواتر دێتە ئەم ماڵە بۆ ماوەی 3 ڕۆژ و 3 شەو لێرە دەمێنێتەوە ئەم کەرەستانەش بەشێکی شایەت حاڵن کە لە سەردەمەدا لەم ڕێگایەوە خزمەت بە شێخی مەلیکی کوردستان کراوە بۆیە دوای تێپەڕبوونی 98 ساڵ کە سوکاریان لەگەڵ خەڵکی ناوچەکە داوا دەکەن ئێرە بکرێتە ناوەندێکی فەرهەنگی و کەلەپوری بۆ ناساندنی شارستانیەتی ملەتی کورد کفری وەک شارێکی دێرین و گرنگی کوردستان ڕۆڵی گەورەی هەبووە لە ڕووداوە مێژوویەکان لە هەموو قۆناغ و سەردەمەکاندا لە هەمان کاتیشدا وێزگەیەکی مەزن بووە لە ساڵی 1922 کاتێک شێخ مەحموود نەمر لە هاندەران دەگەڕێتەوە لە وێزگەی شەمەندە نەفەری ئاسکی کۆنی کفری پێشوازیەکی گەورە و بێوێنەی لێ دەکرێت هاتن نیشتەجێ بوو لە هات بۆ کفری بۆ ماڵی سەید موحسین ئاغا باپیرەی گەورەی ئێمە 3 ڕۆژ و 3 شەو ماوە دوای 3 ڕۆژ و 3 شەمەی کۆبوونەوەیکی گەورە کریا لەم ماڵەوە پێشنیار کریا هەموو سەرۆکۆزەکان و ڕئیس عەشیرەتەکانی کوردستان کۆبوونەوە لەم ماڵە کە هەمویان هاتن کۆبوونەوە لەم ماڵە پێشنیاریان کرد بۆ دامەزراندنی حکوومەتی کوردی کە مەلیک شێخ مەحموود مەلیک بکرێتە سەرۆکی حکوومەتی کوردستان پێشنیارەکە مزەکەرەیەکیان نووسی بە ئامادەبوونی هەموو سەرۆک عەشیرەتەکان و بە تایبەتی سەید موحسین ئاغا و ئاغاکانی کفری پێشنیارەکەیان تەسلیم دەستی سەید موحسین ئاغایان کرد سەید موحسین ئاغاش ئەو کاتە کە ناردی بۆ عوسمەت الئومەم کە ئێستاکە پێڵەن ئومەم المتحیدە ناردی بۆ دوای پاشماوەیەکەوە پێشنیار کریا کە شێخ بێتە مەلیکی کوردستان ئێستا دوای تێپەڕبوونی 98 ساڵ بەسەر ئەو ڕووداوە مێژوویە بەشێکی شوێنەوار و کەرەستەکانی وەکو خۆی ماوەتەوە بە حکمی ئەو پێگانەی کە کفری هەی بووە ئێمە لەم شارەدا دەیان ئاسەوار دەیان شوێنی مێژوویمان هەیە یەکێک لەو شوێنانە بۆ نمونە قەیسەری کۆن بۆ پێشتر یەکێک لەو شوێنانە ئەو ماڵە بووە کە شێخ مەحموودی نەمێر لە کاتی گەڕانەوەی بۆ سلێمانی لە کفری لای داوە چەند ڕۆژ و چەند شەوێ لە کفری بووە لەو ماڵە بووە ئێستاش ئەو کەرەستە و پێداویستیانەی کە شێخ مەحموود لەو ماڵەوە بەکاری هێناوە هەمووی ماوە
بۆی ئێمە ئەگەرمانێ مێژوی خۆمان بپارێزین و سەروەریەکانی ڕابردوومان و کەلتوری خۆمان لە ناو کەلتوری خۆمان لە ناو نەبین ئەبێ گرنگی بۆ شوێنانە بدرێ حکومت ئاوڕیان لێ بداتەوە بیان پارێزیە بکرێتە شوێنێک کە ساڵانە سەردانیان بکرێت بۆ نمونە تۆ تەماشاکی لە وڵاتانە بنبەردێک ماڵێک کە سەرکردەیەک یان ڕابەرێک یان کەسێ سەردانی کردووە چواردەوری گیراوە حکومە گرێ شوێنێکی ئەسەری خەڵک بە پارە سەردانیەکە بەداخەوە ئێمە ئەگەر ئاور لەو شوێنانی خۆمانە دەینەوە ئەو مێژووی ئێمە لە ناوەچێ لە 22 نۆی ساڵی 1922 شێ مەحموود حەفید کاتێک لە هاندەران دەگەڕێتەوە لە کفری بۆ ماوەی 3 ڕۆژ دەمێنێتەوە. کە ئەو کاتەی شێ مەحموود مەلیک لە هەندەران و گەیشتە ئێزگەی قنگربان پێشوازیەکی زۆری لێکرا خەڵکێکی زۆر بەدەمی و ڕۆیشتن و هێنایان بر حتا لە یادەشتەکانی ڕیچەر ئەڵێ کە ئەو پێشوازیەی کە بینی کە شێ مەحموود لێکراوە ڕیچەر وتی ئەبوایە ئەو کاتە داوای حکوومەتی کوردستان بکردایە لەو زمانە کە بینی کە خەڵکێکی ئاوا زۆر حەشەماتێکی زۆر پێشوازی لە شێ مەحموود مەلیکەکەن شێ مەحموود مەلیک هاتۆ لێرە ماوە 3 ڕۆژ ئیتر ئەوە بوو ئەم 3 ڕۆژە خزمەتی ئەم هەمکە خەڵکە لە ماڵا کرا مانەوەیان لە ماڵا بووە تەنانەت ئەم عالیکی حیوانەکانیشە لە ماڵا کرا محسن ئاغا پێشوازیەکی زۆر گەرمی لێ کرد دوای پاش ئەوەی دانیشتن و کۆبنەوەیەکی 3-4 قۆڵیان کرد ئەوە بوو کە پێشنیاری کرد سەی محسن ئاغا بۆ شێ مەحموود مەلیک کە با بنێرین سەر عەشرەتەکانی هەموو کوردستان کۆ بێتەوە لە ماڵا پێشنیار بکەین بۆ عوسمەت العومەم بۆ ئەوەی کە شێ مەحموود مەلیک بێتە مەلیکی کوردستان. هەر بۆ قسەکردن لەسەر هاتنەوەی شێ مەحموود نەمر لە هاندەرانەوە گوزەرکردن و مانەوەی لە کفری بە ماوەی 3 ڕۆژ بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە من دەچمە لای زۆر بەڕێز کاک سوهێل خورشید کاک سوهێل جەنابەت هەمووکو نووسەر هەمووکو ڕۆشنبیر شاری کفری چەند کتێبێک لەسەر مێژووی کفری نووسیوە دەمەوێت زیاتر باس لەو بکەی هاتنی شێ مەحموود نەمر بۆ کفری و مانەوەی بکرێت لە بوعدە تاریخەکەی و لە بوعدەکانی دیکەوە جەنابەت زیاتر ئاشنایی تێوەگە باس ئەومان بۆ بکەی. بەڵێ هاتنی شێخی نەمر بۆ کفری چەند بوعدێکی هەیە ئەتوانن ئاماژە بە هەندێکی لەوانە وەکو بنەماڵی شێخ سەعید پەیوەندیەکی بتەویان بوو لەگەڵ ماڵ محسن ئاغا کە ئەوان هەردووکیانش شێخی بەرزنجان ئەو جارە لە هەردوو بنەماڵیش وەکو لەقەب نەقیبیان هەیە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانی کاتێ سوڵتان عەبدولحەمیدی دووەم گرنگیدا بە مەسائیلی دینی بە تەریقەوانە جا بینین مەسەلەن سەی محەممەد ئاغا مەسەلەن لەقەبی نەقیبە لە ناو بنەماڵەی شێخ سەعیدش هەر لەقەبی نەقیبیان هەیە ئەمە وەکو بتەوکردن تەنانەت لە کوشتن لە شەهیدکردنی شێخ سەعید لە مووسڵە بنەماڵەی محسن ئاغایش تۆڵەیان کرد مەسەلەن لە کوشتنی ئەوەی وا تاوانباربی لە کوشتنی هینە شێخ سەعیدە ئەمە وەکو عیلاقەیەکی بتەو دۆمشت کفری ناوەندێکی گرنگ بوو یعنی تو لە هەر لە بەغاو لە باقوبە دەربچە تا سلێمانی کفری ناوەندی مەسەلەن دووسخورمات و کەلاری ئێستا نەبوو ئەم هەموو ناوچەی زەنگابات هەمووی سەر بە کفری بوو بۆ ناوەندێکی گرنگ بوو هەر لە سەردەمی عوسمانی و بابانی و هەتاکو سەردەمی مەلەکی و تەنانەت تا جمهوری تر تۆزە پێگەکەی مەسەلەن لاواز بوو بووە پێگەیەکی گرنگ وعدێکی تر ئەوەیە کە پەیوەندی شێخ مەحموود بە ناوچەی کفریەوە ئەزانین لە شۆڕشی بیسە خەڵکی کفری مەسەلەن بە قیادەی بڵێن برایم خانە یەکی لە داواکاریەکان ئەوە بوو ئازادکردنی شێخ مەحموود چونکو شێخ مەحموود وەکو تەریقەیەک لەوانەیە ئیمڕۆ تەریقەت و ئانە مەسەلەن پێگەی لاواز بووە بەڵام 100 ساڵ پێشستا پێکەی زۆر بەهێز بوو بۆیە دانیشتوانی کفری هەوۆزەکان تەنانەت نەک بەس ناو کووردە بەڵکو عارەبەکان کاتێ شێخ مەحموود لە وێزگەی کنگربان و هاتەوێ خۆ بەستەنیا کۆبنەوەی لەگەڵ هینی نەکرد لەگەڵ هۆزە کوردیەکان نەکرد بەڵکو هۆزە عارەبەکانش بەشدار بن ئەوانش تەریقەی قادریان هەیە مەسەلەن ڕفاعیان هەیە بۆ پەیوەندیەکی بتەوە هەیە ئەم سێ بوعدە
ئەم سێ بۆدە وەها تاسیری کرد مەسەنان شێخ مححمود لێرە سێ ڕۆژ بمێنێ لە 21 لەم سێ ڕۆژە مەسەنان بتوانێت دوو کۆبنەوەی گەورە یعنی یان ئەڵێن مەسەن کۆنگرا یەکێ لەوانە مەسەن ئیعلانی حکومداری مەسەن کوردستان بکەن هەر لە ماڵ محسن ئاغا هەروەها لەوێش هەر بریاریان کرد کە لە ڕێی قەراغەوە بچن بۆ سلێمانی نەک لە ڕێی کەرکووگۆ چکۆ ئینگلیزەکان هەوڵیانەدا لە ڕێی کەرکووگۆ پەیوەندی وەکو لەگەڵ ئینگلیزەکان زیاتر بێ بەڵام شێخ مححمود و لەگەڵ سەرۆک هۆزەکان بریاریاندا لە ناو عشایرۆ بشن مەسەن لە ناو هۆزە کوردیەکانە بچن بۆ سلێمانی بۆ ئەوەی عێلاقەی مەسەن بتەوتر بکەن. وەک سەرچاوە مێژوویەکان و کەسایەتی ناوچەکە باسی دەکەن کەوا شێخ مححمود نەمر لە کاتی مانەوەیدا لە کفری چەندین دیدار و گفتوگۆ و بگرە کۆبنەوە و کۆنگرەیشی ئەنجام داوە. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری. بەڵێ خۆشەویستان سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ئێستا ئەگەر باسێک لە بابەتی خواردنی کەباب بکەین کە بێگومان خواردنی کەباب یەکێکە لەو خواردنانەی کە گرنگێکی زۆری پێدەدرێت بە تایبەت لە ناو کووردا کە گرنگی زۆر بە خواردنی کەباب دەکرێت بڵین کە خواردنی کەبابێکێکە لەو خواردنانەی کە بە خواردنێکی چێژبەخشدا دەنرێت. کەبابچیەک لە تەختەق ماوەی 35 ساڵە سەرقاڵی پیشەی کەبابچێتیە. فیچەرێکمان ئامادەیە لەو بارێوانەی فەرموو پێکەوە بینەرێبین. من وەستا سەردار لە شارۆچکەی تەختەق وەستای کەبابم لە ساڵی 1995 دەستم بەو کارە کردووە تاوەکو ئێستا بەردەوامم کارەکەی خۆم زۆر خۆش دەوێت. بەیانیان سعات 5:30 دێمە سەر کارەکەم تاوەکو 8 شەو لە 8 شەو دوای دەست لە کارەکەمان هەردەگرێت تاکو ڕۆژی دوای. بەیانیان کە دێن ئێرە دەبێت ئاوە پێداکەی خاوێنی کەینەوە دوایی دەست بە قیمە بکەین قیمەی کەباب دەکەم هەندێک کەباب لێ دەدەین خەریکی قۆزی و تەشری و ئەوانەش دروست دەکەین و ئەوانەشمان هەیە وردە وردە خەریکیان دەبین. من زیاتر لە ئیشەکانمان زۆر جار هەبووە هیچمان پێ نەبڕای لە خاستن لەو قەیران و شتەدا بەس لەبەر خۆشەویستی ئیشەکە هەر ئیشەکەمان هەر کردیە و ڕۆژانە هاتین کاتی خۆمان لێرە بەسەر بردیە بێزار نەبووین لێ دەرێن ئەو کەسانی کە کەباب دروست دەکەن ئەو خواردنی دروستی دەکەن هەیان بێ ناچێتێ بەس بالعکس خۆمان وەڵای زیاتر حەزمان لە کەبابە کەباب دەخۆین شاگردەکانی شەر عینن کەباب دەخۆن زۆریان حەز لێیە هەر لۆ نەفەری شەر حەزی لە کەبابە زیاتر سەرف دەبێ ڕۆژانە خەڵک زیاتر خواستی لەسەر کەبابە کەباب زیاتر دەڕوا تا 2 گۆشت دەفرۆشین 20 کەباب دەفرۆشین زیاتر حەزیان لە کەبابە گۆشتی کەباب حەتا نوێ بێ باشترە لەگەڵ ئەوەش کە تازەش لێی بدەوی یەکسەر بیخێ سەر ئاگرەکە تامی باشترە یعنی خۆشتر دەبێت ناک کەبابەکە بمینێتەوە لێ درێ زۆر بمینێتەوە تامی خۆشترە. هەر کارێکی باش بکەی ئەنجامی باش دەبێت ئینسان هەر لە ڕاستیەوە ناجح دەبێ و دەست بەکار دەبێت من لە کاتی خۆی کە لە 95 دەستم بەو ئیشە کرد ئەو ڕۆژەی کە کەبابخانەم دانا هەتا ئێوارە یەک شیشم فرۆشت ئەگەر یەکیکە بە ئەوازی لە ئیشەکەی دەینا دەڕێ بەڵام من لەسەری بەردەوام بووم
و بە سەرهاتێکیش جارێکیان نەفەرێک هات داوای دوو کەبابی کرد کەبابەکان بردە بەردەمی دوایی بانگمی کرد وەستا گوتم بەرێ گوتی وەرە ئەتا ئێرە وەڵات چوم گوتم چییە؟ گوتی وەڵا ئەو کەبابە یەکیان درێژتر لێکیان ئەمیش تەمەشام کردووە بوو ئەو زیادەکەم لێ کردەوە کردمە دەمم گوتم تەواو گوتی تەواو ئێوەش خۆ هیچتان درێژتر نەلێیت. سەردار خواردنەکانیان بەتامە پیشەوەرێکی کۆنە کاکسەردار لە کۆنەوە ئێمە ئەیان ناسین خواردنەکانە زۆر بەتامە من ڕۆژانە لای کاکسەردار نانی خۆم ئەخۆم بە تایبەتی کەبابەکەی بەیانیان کەبابێکی بەتام و بەلەزەت و ناسکی هەیە جارجارە نیۆڕان بڵێن نیۆڕان زیاتر چێش دەخورێ خۆشترە بەڵام بەیانیان ئێواران لە خواردنم لە لای کاکسەردار لە کەباب بخۆم. بەڵێ خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویش وتمان گفتوگۆکردنە بێت لەسەر زیادبوونی جوڵە گەشتیارەکان لە هەرێمی کوردستانە بۆ پێی لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم گەشتە ئاسمانی و گەشتە وشکانی و گەشتە دەریاییەکان ڕایگیران لە تەواوی دنیادا و لە هەرێمی کوردستانیشدا لە ماوەی ڕابردوودا گەشتە وشکانی و ئاسمانیەکان دەستی پێکردەوە لە بەرەی ئێمە گەشتی دەریاییمان نییە بەڵام ئایا ئەم گەشتانە کە دەستی پێکردەوە تا چەند لەژێر ڕێنمایی و ڕێکاریە تەندروستیەکانە تا چەند گەشتیاران سەلامەت و یاخود پارێزراو دەبن لە ئەگەری توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا و لە هەمان کاتیشدا تا چەند گەشتیاران دەبنە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەو شوێنەدا یاخود لە وڵاتی کە گەشتیاران ڕووی تێدەکەن و لە هەمان کاتا باسێک لەوەش دەکەین کە گەشت و گوزار یاخود گەشتکردن تا چەند بۆتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو وڵاتی کە گەشتکردن تایدا ئەنجامەدرێ ئەگەر بنمونە باسی وڵاتی تورکیا بکەین کە یەکێکە لە وڵاتانەی کە بەشێکی داهاتی گشتی وڵاتەکەی لە ڕێگەی گەشت و گوزارەوە بەدەست دەهێنێت ئاخۆ لە هەرێمی کوردستان توانراوە لە ڕێگەی گەشت و گوزار و گەشتکردنەوە سەرچاوێکی داهات بۆ هەرێمی کوردستان پەیدا بکرێت یاخود نا. و لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە ئێمە ئێستاوا وردە لە وەرزی سەرما و زستان نزیک دەبینەوە ئایا هیچ ئامادەکاریەک یاخود حکومەت هیچ پلانێکی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت گەشتی زستانە پەرە پێ بدات وەکو قەرەبوویەک بۆ وەرزەکانی بەهار و هاوین کە ڤایرۆسی کۆرۆنا ڕێگر بۆ لە گەشتکردن لە نێوان پارێزگاکاندا یاخود لە نێوان شارێک بۆ شارێکی تر وڵاتێکدا بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری عتا ئەنوەرمان کردو کە بە ڕێزیان سەرۆکی کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکانی سلێمانی کاک عتا سڵاو لێبێ و بەیانیت باش.
زۆر سپاس باز بۆ ئامادەبوونت کاک عەتا هەر وەک دیارە و ئاشکرا کە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر لایەنی ئابووری تەواوی دنیا و کەرتی گەشتیاریش بە تایبەتی ئەگەرێمە باس لە هەرێمی کوردستان بکەین کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر کەرتی گەشتیاری ئەکرێت بڵێن لە پێشوودا کەرتی گەشتیاری سوودێکی زۆری هەبووە بەڵام لە ئێستادا زیادبوونی جوڵەی گەشتیاری ئەکرێت بڵێن زیانی هەیە یاخودنا سپاس بۆ بەڕێستان من ئەمێ لە پێشەکی بۆ دەست پێ بکەم 27 کە ڕۆژی گەشت و گوزاری جیهانیەکە پێشکەش پیرۆزبایی لە هەموو هاوکاران و هاوڕەکان و هەر کەسێک کە تایبەتە کارەکەی بە گەشت و گوزارەوە بە بەڕێزیشتان سپاسیشتانەکەم و هیوادارم ئیمساڵ ناوبنرێ بژاردنەوەی گەشت و گوزار چکە بەڕاستی گەشت و گوزار لە ساڵی 2020 جڵتەیەکی وای لێداوە کە ناتوانین هەڵیسێنینەوە بەڵام ئەبێ بە هاوکاری هەموو لایەنەکان و بە تایبەتی حکومەت بتوانین گەشت و گوزار ببژێنینەوە. پەرپێدانی گەشت و گوزار ساڵەکانی پێشووتر ئێمە لە دوای ساڵی 2007 کە هەردوو فڕۆکەخانی سلێمانی و هەولێر ڕاگیرارە بە چەند هۆکارێکی سیاسی و کاتە گەشت و گوزار لای ئێمە تۆزێت ئاستی دواکەوت بەڵام بە چەند هەوڵدانێک توانیمان لە ڕێ هێنانی گەشتیاریانەوە لە ناوەڕاست و باشوور لە وڵاتانی دەرەوە توانیمان جوڵێ بکەینەوە ناو بازار بەڵام لە سەرەتای ساڵی 2020 خۆتان ئاگادارن لە مانگی دووە لە 22 بزات کە ئێمە وازمان لە هەموو کار و چالاکیەکمان هێنا تا مانگی تایەکی هەشت کە بە فەرمانێکی حکومەتی هەرێمی کوردستان هەردوو فڕۆکەخانەکان کەوتەوە گەڕ و گەشتیاران توانیان لە شارەکانی ناوەڕاست و باشوور ڕووبکەنەوە شاری سلێمانی و خۆشحاڵانە خۆتان بینیتان لە جژنی قوربانە لە دۆمڕۆژی جژنەوە چەنەها گەشتیار ڕووکردە شاری سلێمانی لە ژەڕ ڕێنمایە تەندروستەکان ئەمانە لە ڕێی کۆمپانیا و نووسنگەکان و نەبوو بەڵام خۆیان کە هاتن بۆ شاری سلێمانی و هەر لە بازگەکانی چەمچەماڵ ڕێگە پێدانیان ئەدا کەواتە ئەمە هیچ سوودێکی بۆ هیچ کۆمپانیا و نووسنگەیە نەبووە تەنها سوودی هەبوو بە چەند هۆتێلێک کە توانیان ئەمانە بێن لە شاری سلێمانی گەشتەکانی بکەین بەڵام ئێمە بە خۆشحاڵیەوە دەڵێن بە هاتنی ئەم گەشتیارانە بازار بژانەوەیکی باشی تێکە و لە جەژنا بەهاتیاتە دەرەوە دوکان و بازار دەبینی هەمووی کراوە بوو هەمووی گەشتیاری عەرەب و ناوەڕاست و باشووری عێراق ڕوویەکردە شاری سلێمانی. بەڵێ کەواتە ئەتوانین بڵێن لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لەم بارودۆخەشدا زیادبوونی جوڵەی گەشتیاری سوودی هەیە. زۆر سوودی هەیە. باشە ئەو گەشتیارانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن هیچ کەرەنتیناکرێن یاخود هیچ پشکنینێک چ جۆرە پشکنینێکیان بۆکرێن هەموو گەشتیارانی کە ڕوو دەکەنە شاری سلێمانی ئەوانە لە ڕێی فڕۆکەخانەوانە بێت ئەوەی دێت و دەڕوات دەبێت پشکنینی PCR پێ بێ و ئەوانەی کە لە ڕێی سەیتەرەکانەوە زۆربەی زۆران ئەو فاسە تایبەتەکانی کە بۆ پلەی گەرمە ئەوانیان بۆ دەکەن ئەگەر یەکێ لە جێی شک بێ دەتوانین ئەیگەڕێنەوە زیاتر چکە لە شاری سلێمانی کەرەنتینەی گەشتیاران نەما بە تایبەتەوانی ناوەڕاست و باشووری عێراق بێت هێرە دەیگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆ پشکنینەکان ئەبێ خۆیان پێیان بێت لەگە خۆیانە بیهێنن یاخود بۆیان ئەکرێت لە کاتی گەشتە ئەوانەی کە گەشت دەکەن لە سلێمانیەوە ئەبێ پێیان بێت ئێمە دوو خەستەخانە هەیە لە شاری سلێمانیا شەیت علیوالی بەگەوە بۆ فڕۆکەخانەکان و خەستخانی علی ناجیش کە ئیستا بۆ هاوکاری هاوڵاتیان کراوەوە بۆی ئەو باریان تۆزە لەسەر پێچوانێت لێ هەر شوێنێکەوە دێت ئەبێ ئاینەش PCRیان پێ بێت بەڵام ئەبێ پشکنینەکە تازە بێت ئەبێ تازە بێت نێوان 48 ساعت بۆ 72 ساعت باشە لە ناو چێشخانە و میوانخانەکانە ئەوان تا چەند یاخود بڵێ ئوتێلەکان ئەوان تا چەند ڕێکاری و ڕێنمایی و مەرجە تەندروستیەکان جێبەجێ خۆشحاڵانە ئێمە لیژنەیەکی پشکنین هەیە لە بەڕێوەبەراتی گەشت و گوزار کە هەمومان پەیوەندیمان هەیە لەگەڵیانە بەردەوام لە پشکنینی چێشخانە و هۆتێل و مەتێل و شوێنە گەشتیارەکانان دایمە پشکنین بەردەوامە لەوێ و دەستخۆشیان لێ یەکەین کە ئەمە سوودی هەیە بۆ ئێمەش و بۆ ئەو گەشتیارانی کە لەوێ دێت بەردەوام لەگەڵ هۆبەی لیژنەی قایمقامێت و لەگەڵ بەشی تەندروستیا دەگەڕن بەسەر تا ئەم ساتە وەختە دانیشتین شکوتی هیچ دروست نەبووە. باشە کاک ئاتا هەروەکو لە پێشێکەکەش ئاماژەم پێکرد لە زۆرێک لە وڵاتانە کەرتی گەشت و گوزار بۆتە سەرچاوێکی داهات بۆ وڵاتەکەیان لە هەرێمی کوردستانە تا چەند گەشت و گوزار و گەشتکردن بۆتە سەرچاوێکی داهات بۆ هەرێمی کوردستان بەڵێ من ڕاوێژکار نیماڕێ پلاندانەر نیم بۆ حکومت بەڵام مەگەر حکومت بە تایبەتی بیرکاتەوە لە کەرتی تایبەت باشترین داهاتی تایەتی و دەتوانێت بیخاتە بری پەترۆڵ و نەوتیش هەر بە ناونیشانی ئەوەی کە 2 ڕۆژ 3 ڕۆژە لەوەچە بەڕێستان بەستی بێتان کە وڵاتی تورکیا لەوەچە گەشتەکانی بۆ شاری سلێمانی و هەولێر دەست پێ بکاتەوە زۆربەی زۆری کۆمپانیاکان و ئەمانە دەستیان کردو بە دانانی پرۆگرام بەڵام حکومەتی ئێمە ئەگەر بێت پەرە بدات بە ئابووری زۆر باشی پاژێرخانی ئابووری یەکەم شتە بێت پەرە بدات بە گەشت و گوزاری ناوخۆیی خۆی
و گەشت و گوزاری ناوخۆی خۆی هەموو سەکتەرەکان دەگرێتەوە هەر لە ڕێگەوبان و شوێنە گەشتیاریەکان و ئەمانە و هاوکاریکردنی زیاتر و تایبەتی ئەو کۆمپانیانەی کە هەڵدەسن بەیانانی گەشتیار بۆ کوردستان بۆ ئەوی بتوانێت بێتە سەرچاوەیەکی داهات کە دامێتتر ئێمە ئاعتیماد نەکەینە سەر نەوت. کەواتە تا ئێستا وەکو پێویست گرنگێکی وای بەڵام ئێمە دایمە ئەوە بیستم و خۆشتانە بیستن کە لە ئەو ڕێژەیە کە دیان لە دەستەی گەشت و گوزار و کاڵێن هەموو گەشتارێک دێتە کوردستان و بەلایانی کەم $300 سەرفەکە ساڵانە خۆت بەپێی ئەو ئەحسایانە بێ کە لە ڕاگەیاندنەکانە باز دەکرێت ینی ماشەڵە ئەو هەموو پارێ دێتە ئێرە بەڵام خۆ ئەمە ئایا سوودەکەی بۆ چۆچێ وانە ئەتوانێت حکومت لەمە سنووقێکی تایبەت دانێ بۆ گەشت و گوزار کە هەر تایبەتی خۆی بکاتەوە لە گەشت و گوزارە خۆی پاری بۆ پیاکاتەوە بەڵام تا ئەم ساتە وەختە نەخێر پلانێکی وادا نەراوە کە پلاندانەراوە تەبانە بێت لە شوێنی دەستەی باڵاودانێت ینی لە حکومەت و لە وەزیری گەشت و گوزار و لە دەستەی گەشت و گوزارەوە دامبرێ بۆی بایەخێکی چاک بدرێ بە گەشت و گوزار بتوانین ئێمە ئاعتیمادی خۆمان و تایبەتی ینی لە سا 6 هەفتای بقینە سەری کاتێک کە ڕێژەی گەشتیار زۆرە بێت لە هەر ناوچێکدا دەستی کاریش زیاترە بێت درستە؟ باڵێ زۆریش ئێستا کە ئێمە پەتای کۆرۆنا هات کۆڤید-19 هات ئێستا تا ئەم ساتە وەختەش نەگەشتیار ماوە ئەوانەی کە ئەژڕۆن کەمێکن لە گەشتیاران سەفەرەکەنێ دەرەوە ئێستاش کۆمپانیا و نووسنگە هەیە زۆربەی زۆری نەکراوەوە ئێستاش زۆربەی کۆمپانیا و نووسنگەکان کارمەندەکانی نێناتوە ینی بەمە چەنەها کەس زەرری لێکە بەپێ آخر ئەحسایە کە این ساڵ لە ساڵی 2020 بە 2020 لە جیهاندا ملیارێک و 200 کەس بێ ئیش و بێکارە ملیۆنێک و 200 کەس بێ ئیش و بێکارە بێت ئەمە هەم لە بۆنەی پەتای کۆرۆناوە و بێ بەرنمەیە کە تۆ نەوتوانیەوە بەرنمەیە دانێ بۆ داهاتووت لە دوای کۆرۆنا. باشە کاکاتان لە تەوەری یەکەممانە مامۆستاسم کۆ باسی لە شوێنەوارە مێژوویەکانە کرد شوێنەوارە مێژوویەکان ئێستا لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیشدا ڕۆ لە ناوچوون ئەچێت باشە بۆچی لە هەرێمی کوردستان زیاتر گەشت و گوزار گرنگیەدا بە شوێنێک کە ئاوی هەبێت یا خۆت ناوچە شاخایەکان کە بەفرێبێت بۆ گرنگی نادات بە شوێنەوارە گەشتیاریەکان شوێنەوارە مێژوویەکان بۆی کە وەکو شوێنێکی لێ بکرێت کە هاوڵاتیان سەردانی بکەن وەکو ناوچێکی گەشتیاری لێ بکرێت هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی حکوومەت یاخۆی دەگەڕێتەوانێ بۆ کەمی هۆشیاری تاکی کۆمەلگای کوردی و عێراقیش ئەگەر باسکەین هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ دووسێشت من وەکو ئەگەر وەکو کۆمپانیای وەکو کەرتی تایبەت تیا باسکەم من بەپێی ئەو پەیوەستنامەی کە هەمە لەگەڵ بەڕێستا کە خاوەن کۆمپانیای بەرامبەری داوای چیم لەکەی بێ و بەرنامەی بەدانم جا گەشت و گوزاری مێژووی هەیە گەشت و گوزاری دینی هەیە گەشت و گوزاری تەرفیهی هەیە زۆربەی سۆری ئەو شوێنانەی کە ئێمە گەشتیارانی ناوەڕاست و باشوور حەزی لێ ئەو شوێنانە کە خۆ دەزانی سەرچاوی ئاوی تایە بۆ نمونە ئەحمەڵای زەڵمە بۆ نمونە چیتە هەولێر بێ خاڵ و گەلی عەلی بەکە ئەم شوێنانی کە خۆیان زیاتر داوایان لێکەن ئەو شوێنەوارە کۆمەڵایەتی و شارستانیانی و مێژویانێکوانانە دەبێت حکومت باەخێکی وای پێ بدە و خۆی بیخاتەنە بەرنامەکانە دەبێت لە ڕێی ڕێکلامەکانی خۆیەوە لە دەستەی گەشت و گوزار لە ڕێی سەفارەتەکانەوە لە ڕێی شوێنەکانەوە کە خۆی وجودی هەیە ئەبێت زیاتر بیخاتەوە بەرنامانەوە بەڵام ئێمە گەشتیاری دینیمان هەیە چەنەها شەریکات هەیە بەس تایبەتە بە گەشتیاری دینی هێنێتە وڵاتەوە ئەم کوردستانەوە ینی ئەوە نییە کەم تەرخەنگ برابێ یان بەلاوە خراپێ چکە تۆ بەپێی تەڵەبەکەی بەرامبرت بەرنامەکەی بۆدانی بڵێ کەواتە ئەتوانێت بڵێن حکومت کەم تەرخەمە یاخودنا حکومت ئێمە ناڵین کەم تەرخەمە چکە ئێمە حکومت لە ئێمە دروست بۆ ئێمەژە لەگەڵ حکومەتین و کەتی تایبەت دایمە پشگیری لە حکومت کردو بۆ هەموو کارەکانی بەڵام حکومت ئەتوانێت لە ڕێ ئەو هەموو ڕایشکارانی هەیەی لە هەموو وەزارەتەکانە لە پلاندانانە لە گەشت و گوزارە لەو ئەوانەی کە تایبەتە لە ناوخۆیان هەمووی ئەتوانن بەرنمەیەکی وا پختەدانێت کە تۆ بگەینە ئاسی زۆربەی دەوڵەت چکە منیش ئەو شوێنە گەشتیارانەی کە لە وڵاتانی کە هەیە لە شوێنەکەی منیشە خوای یاومێتە شوێنی باوا جوانی یامەتێ ئەوەی کە لە کوردستانی لە زۆر شوێنیکانیە ئەتوانێت بایەخێکی چاکی پێ بە ئێستا ئەوە تا ئێمە گەورەترین پرۆژە خۆ دەزانێت لە دوکان نەکرێتەوە ئەمە لە ساڵانی داهاتووەگە تا 2025 تاوا بێ جوانترین و گەورەترین پرۆژە ئەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە درستە باشە کاک عەتا بابەتێکی تر کە ئەمەوێت قسەی لەسەر بکەین ڤایرۆسی کۆرۆنا وەک دیارە کە کاریگەری زۆری هەبووە لەسەر ئابووری جیهان و کەرتی تایبەتیش ئەگەر باس لە هەرێمی کوردستان بکەین کەرتی تایبەتیش کاریگەریکی زۆری هەبووە لەسەری بەشێک لە کارمەندەکانی ناردۆتەوە ماڵەوە خۆ بڵێن ڕێژەی کارمەندانی کەم بۆتەوە بەڵام لەگەڵ بەشە کە ڕێژەی کارمەندەکانی کەم بۆتەوە دەستەبەری کۆمەڵایەتیان هەیە ئەم دەستەبەری کۆمەڵایەتیە
کەرتی تایبەت یاخود کۆمپانیا ناچارە دەستەبەری کۆمەڵایەتیان بکات و لەم بارودۆخەدا کە داهاتیان کەمی کردووە یاخودنا هیچ ناڕەزایەتێک هاتۆتە لای ئێوە یان ئێوە چیتان کردو لەو بارەوە. من زۆر سپاسی بەڕێز دەکەم ئیسا گەورەترین کێشەی ئێمە کە هەمانە لە کاتی مۆڵە تازەکردنەوەیە یەکێ لە هەرە گەورە کێشەکانمان جاران ئەمانوت بەڕێبەراتی باش کێشەیە بەڵام ئیسا هەرچی وجودێکمان کاچینە بەڕێبەراتی گەشت و گوزارە هەر ئێمە بە یەک تیم کارەکەن و زۆر هاوکارن لەگەڵمانە لە هەموو شتێکە بەڕێبەراتی باج بە هەمان شێوە هیچ نێ بە ڕووەکی خۆشەوە ئیستیقبالمانەکەن کە کاتی ئەچین باجەکەمانین بەڵام بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵ ڕێزمە زۆر سپاسیەکەین کە ئیستا بۆ بەتاکە سەرچاوی داهات پیاکردن لە هەموو کۆمپانیەکان لە هەموو مەتامەکان لە هەموو چێشخانەکان هۆتێل مۆتێل هەموو بنکە گەشتیارەکان و هەموو کۆمپانیەکانی کە ئێمە خۆی بە فەرمانی ڕسمی هەیە کە هەموو هەردوو فڕۆکەخانەکان لە چواردەی سێوە لە هەموو کەناڵەکان دیارە بە کتابی ڕسمیمان پێ تایەکی هەش داخراوە و هەموو شوێن ئیستا شوێنمان هێمە داخراوە ئەوەڵێ نەخێر تۆ هەربێ بیت زەمان بی بۆ ئەم کارمەندانە ئەخ زمانی چی بن کە من داخرابێتم دوو بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەک من یەکێکم لەو کۆمپانیانی کە هەمە نە هیچ ئاگادارکردنەوەی یامەتی نە هیچ ئینزارێکی یامەتی ئەڵێ تۆ لە 2014ەوە قەرزاری بەم دایرەی من باشە من لە 2014 قەرزارم تۆش بەڕێبەرایەتیەکی بە فەرمی هەیت ئەی بۆ ئینزارێ بۆ ئاگادارکردنەوەی نایە بەم خەڵە من لێرەوە داواکارم لە بەڕێز پارێزگاری سلێمانی لە 28 حوتا ئێمە دوای چەند محاولێک توانیمان بەڕێزی ببینین پشتگیریەکی تەواوی داواکاریەکان هەر لێرەوە لەم کەناڵە جوانە ئێوە داوالی یەکەم بە زووترین کات ینی لیژنێکمان بۆ دروستکە کە وەکو خۆی فەرمی لیژنێکتان بۆ دروستەکەم و خۆشمیتیا سەرپەرشتیەکەم ینی بەڕاستی لەگەڵ ئەم بەڕێبەراتیەوەمان لێ بکە بۆ ئەوەی ئەوەی کۆمپانیەکە داینەخە ئێستا زۆربەی هاوڕێکانم برادەرەکانم لە کۆمپانیەکان لە نووسنگەکان لە بریکارە گەشتەکان لە مۆتێلەکان لە هۆتێلەکان بە تەمان شوێنەکانیان پوسەڵکەنەوە بەس لەبەر خاتری دەستەبەری کۆمەڵاتی و دەستەبەری کۆمەڵاتی هەر یەکەی 5 ملیۆن 10 ملیۆنی بۆ نووسی ئەڵێ تەنها ئەتوانم بۆ بکەم بە کە نەم بێ بەچی بیم داهاتم نەبێ بەچی بیم لەگەڵ ئەمەشدا یەکێک لە شتە سەیرەکانی من بە دەلیل لامانە کابرای ساحێب شوێن خۆی بە کارمەند نووسراوەتەوە لای خۆی برایەکیشی کارمەدە ئەویژە نووسراوەتەوە لای خۆی 9 ملیۆن 10 ملیۆنی بۆ نووسی سوێنە خواڵێ پێم نییە بەچی بیم نە ئاگادار کرامەتەوە نە هیچ ئینزارێک کرامەتەوە و ئێمەش چەند ساڵێ لەمە پێش هەموو ساڵەکە ئێمە چی مۆڵە تازە ئەکەینەوە بەڕێبەراتی گەشت و گوزار ئەمانێرێت بۆ بەڕێبەراتی ئاسایش دامدەستگاکان ئەمانێرێ بۆ باج ئەمانێرێ بۆ ئەم شوێنانە هەمی تا ئیسا هیچ ساڵی ئێمە ئاگادار نەکردێتەوە بچینە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی و نەشمان زانیوە پێشمان نەزانیوە و هیچ پێیان نەوتین هیچ ساڵێ بە منی نەوتووە بە ئەو هاوڕێکانی کەمی نەوتۆ بچن ئەستۆپاچی بەنی لێەوە ئێکە نەزانین ئێ تۆش ناچی بیکە تۆ شتێکە داوا لێ نەکەن بە فەرمی بە کتابی ڕسمی جواب ناچی بیت ئێمە کتابی فەرمیژە بە اینجامانیانەوە بەڕاستی لێرەوە داواکارم لە پارێزگار دووبارە ئەو لیژنێمان بۆ دروستە کە بەڕێزی وعدی پێداین بۆ ئەوەی ئەگەر ئێمە بەڵێ فعلەن ئەو بڕەپارەی قەزارین مەجبورین دەفعەکە ئەگەر قەرزاریش نین ئەبێت تەساهولاتمان لەگەڵا بۆ بکەن بۆی دووبارە ئەوەی کە ئەم جڵتەیە یاوێتی لەم سیاح ئەوەی کە بە تەواوەتی تووشی مردنی نەکات. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئەو چ ڕۆڵێکی هەبوو یاخود ئێوە تا چەند لە نزیکەوە بینیوتان و لەم بابەتە ئاگادارتان کردوێتەوە؟ ئێمە شخصی خۆیمان نەبینەوە بەڕێزی تا ئیساش نەچێتە لاخۆی ئەوەی ئێمە کە یەکەم سوڵتەیە لە شاری سلێمانی ئێمە بچین لای بەڕێز پارێزگارە و زۆر سوپاسی کاک ئازادی ژەگەم کە چەند جارێ هاوڕا بۆ لەگەڵمانە و ئەم کێشەی ئێمە تەڕاح کردووە لە دوای ئەوە نەچێتە لای وەزیر تەنها بەڕێوەبەرێکی گشتیە لێرە ئێمە کە پێمان دەڵێ هەری نووسراوێکی بۆ دەبێن ئەڵێ ناخوات من بۆیە داواکارین ئێمە بە کتابی ڕسمیدا پارێزگارمان داواکردەوە پارێزگار خۆشی لە چواردەی هەشتا ئەم نووسراوە ئێمە بەرز کردێتەوە بۆ وەزارەتی گەشت و گوزار و شارەوانی کە هاوکارێکی باشمان بێ و تەنانەت بۆ ئەم دەستەبەری کۆمەڵاتیەش وتی من لیژنێکتان بۆ دروستەکەم بە ئامادەبوونی خۆیان بۆ چارەسەرکردنی کێشە کەواتە بابەتەکان تا ئێستا تەنها بە نووسراو ماوەتەوانێت هیچ هەوڵێکی جێبەجێکردنی بۆ نەدراوە. بەڵێ داخەوە باشە ئەو دەستەبەری کۆمەڵایەتیە تەنها کارمەندەکان سوودمەندن لێی یاخود خاوەنی کۆمپانیا و کەرتی تایبەتیش خاوەنەکانیشیان سوودمەندن لێی؟ نەخێر تەنها کارمەندەکە سوودمەندن ئەو کارمەندە لای من کارەکە ینی بیتە سەر قانون من هیچ مەجبورێ نیم پارەی بۆ بم تۆ دەستەبەری من کارمەندەکە ئیش هاوکارمە ئیشەکە لای من پارەی ئێمە خۆ بە خۆڕایشم بۆ ناکە کاتە تۆ ئەمەی بۆ هەڵەگری بۆ زمانێکە ئەڵێ دوای 30 ساڵکە تەقاعد بوو من ئەم زمانی وەکو تەقاعدی ئێمە ئێ با خۆی بێت تۆ بەڕێزی لە شوێنەکە ئیشەکە خۆت تەقاعدی بۆ خۆدی خۆ ئەو شوێنە بۆ نایە
ڕێژەکە چۆنە ڕێژەی دەستەبەری کۆمەڵایەتی لە نێوان بڵێ خاوەنی کارەکە لەگەڵ کارمەندەکە چۆنە ڕێژەکە لە ساعت 12 ئەو لە مەعاشی خۆی بیا کارمەندەکە لە ساعت 5 ئەگەێتە سەر خاوەنی کارەکە بەڵام من هیچ پەیوەندێکی بەم نیە من بۆی بم من تەنهاونم لەسەر ماگانە موچەکەی خۆی بەمیتەوە بەس موچەکەی بدرێتەوە ئیتر ئەو بەعزە شتێکی کە خۆی چۆن کرێخان و ئەیە چۆن مۆبایلەکەی پڕەکاتەوە چۆن سوودەکەی گەڕێتەوە بۆ کارمەندەکە خۆی من ئەتوانم ئەوە بڵێم ئێستا ئەو پارەی کە داوایەکە لە ئێمە بە تایبەتی لە ساڵی 2020 خۆت ئاگاداری زۆربەی زۆری شوێنەکان کارمەندەکانیان ئیشی نییە ئەیسا باوچە بۆ بەڕێوەرایەتی دەستەبەری کۆمەڵاتی ئایا بزان ئەو پارەی بۆ سەرفەکە کە لە ئیمساڵە پاری نەبوو چەند مانگە بێمەعاشە من چەند کارمەندەمە بۆ بێمەعاشە دەبا بێ پارەکەی باتەوە با بۆی سەرفکە ئێستا من لە بەچوی بەڕێستا چەندێکم لایە بەسەر چاو هەموو پارەکەی بۆ دەفاکەم بەڵام ئایا لە هەمان کاتا پارەکەی ئاتەوە نایاتەوە ئەگەر ئەو پارەیە بدرێتەوە بە شێوەی بۆتان کرا بە شێوەی قیست یاخودەوە تا بێ بە کاشی بدرێتەوە ئێستا بۆ ماکراوەڵێ ئەتوانم هاوکارتان بم بە حەو قیست بۆتان دانێم دە قیستیش بۆمادانی ناتوانین چکە ئێمە شوێنی وایە 12 ملیۆنی بۆ نووسراوە پارەکەی زۆر چکە تۆ ئیش نییە من عرض دەکەم ئیسا لەم کاتێ ئەوەی کە ئێمە بەکارێنی و پێژین هەمووی جیرفانی خۆمانی پێشووتر بووە مایەکی ڕێکاتمەوە تابانی دووبانی سیوێکی مانگە تەنها توانیمە کری شوێنەکەم پیاکەم کە شوێنەکە میخۆمە تەنها توانیمە مەڵکانەکەی پیاکەم بەڵێ دەستەکانە خۆش بێ کاگا تا پێم خۆشە بگەڕێنە سەر بابەتی گەشتیاریەکە بزانین باری ئەمنی یاخود ئەمنیەتی شوێنێک تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی گەشتیار ئێمە وەکو شاری سلێمانی ئەڵم هەرێم بە گشتی زۆر ئارامە بەڵام وەکو شاری سلێمانی ئێمە پەیوەندێکی باشمانەیە لەگەڵ دام و دەستگا ئەمنەکان لەگەڵ بەڕێبەراتی بازگەکانە زۆر هاوکارمانن زۆربەی کات ینی لە شەوە لە ڕۆژە ئێمە پەیوەندیمان پێ هەیە پیانەوە بۆ داخڵکردنی گەشتیاران بۆ شاری سلێمانی بۆ ئەو شوێنانەی کە هۆتێلەکان گەشتیارانی تیا ئەمێنەوە باری ئەمنی شاری سلێمانی لەخوا بەزیابێ و نیشانی ئەوەی دا و ئیسپاتی ئەوەی کرد کە لە دوای 1 و 2 مانگەوە چەندەها پاس دەبینی لە شاری سلێمانی و تا ئێستاش بەردەوامە زۆر پەیوەندێکی باشمانەیە و ئارامی ناو شاری سلێمانی ئەوەی کردووە کە لەخوا بەزیابێ و خزمەتکردنی شاری سلێمانی بۆ گەشتیاران وای کردووە کە گەشتیاران دایمە ڕوو لە شاری سلێمانی دەستەکانە خۆش بێ کاکەتە لە هەرێمی کوردستانە ئەوەی دیارە ئەوەی بەرچاوەکەوێت زیاتر گەشتکردن لە وەرزی هاوین و لە وەرزی بەهارە کەمتر لە وەرزی زستانە ئەکرێت بۆچی لە وەرزی زستانە ئەم گەشتانە کەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی کێمە شوێنێکی وامان نییە شوێنێکی گەشتیاری وامان نییە کە لە زستانە گەشتی بۆ بکرێت یاخود حکوومەت پلانی چی بێت پێویستاکە چی بکە بۆی کە گەشتی زستانە زیاد بکات یاخود باشی بکات بۆی کە قەرەبووی وەرزی هاوین و بەهار بکاتەوە کە کۆرۆنا ڕێگر بۆ لە گەشتکردن بۆ ئیمساڵە فەرمیان بۆ پێشووتر بۆ ئێستا بۆ ئیمسا خۆی 2 ساڵە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردووە بە پلاندانانی گەشتی زستانە و گەشتی بەردەوامیش و ئەوانەی خۆشتان بینیتان لە شاری سلێمانی کە چای 5 جوێنیان تەرخان کردووە بۆ ئەوە کە بۆ هێنانی گەشتیارانە و پاریشتوانیمان لە 2009 گەشتیاریی چاکی بۆ بێنین و لە منتیقەی ڕەواندز و ئەمانش و کۆڕێکیش حکوومەت دەرباخی بێتە بەڵام زیاتر ئەبێ حکومە زیاتر ڕێگە بایەخی پێبدا وەکو ئەرزم کردی لە هەموو سێکتەرەکان تەنها سێکتەری گەشت و گوزارەکە نیە تەنها ئەبێت تەنانەت کۆشک و شدانێ لەبێ ئەبێ ڕێگەکان چارەسەر بکە بۆی تووشی کێشە نەبێ چێ خۆ دەزانین لە کاتی زستاندا ئەو ڕێگانەکە ئەوەی زۆربەی کات خەڵکی تایبەتی ناتوانێت بڕۆن چاوەڕ بۆ ئەو پاسە گەورانە یعنی حکومە دەبێ هەموو ڕێگەکانی ڕێک و پێک بکات اینجا دوای بچێتە سەر شوێنەکە کە وای لێ بکە وا جەزبی ئەو شوێنە بکات کە من و تۆ بە شەوقەوە هەستین لە سلێمانیەوە بچین بۆ پێنجەم بۆی ئەو شوێنە گەشتیاری سیاحیانە ببینین لە کاتی زستاندا ڕەنگە بەشێکی شێر بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان خۆیان پیان خۆش بێ لە وەرزی بەهار و هاوینە زیاتر گەشت بکەن گەشتەکە بکەن دروستە دەستەکانە خۆش بێ کاکاتایان زۆر سپاسمان دوومان کردی زۆر سپاس بۆ داواکاری کە بکەم لێرەوە بە کورتی فەر بە کورتی بەڵێ باش من لێرەوە داواکارم لە حکوومەتی هەرێم بە تایبەتی سەرۆکی حکوومەت کە نێڵێ کەرتی گەشت و گوزار بمرێ ئەویش لە ڕێگەی ئەوەیە باج لەسەر کۆمپانیا گەشت و گوزارەکان کەم کاتەوە وەکو کۆمپانیایەکی ئینشاءات نەکە ئەو لە سا 15 بۆ ئێمەش لە سا 15 با ئێمە لە سا 5 بێ بۆ سادا دوو دەستەبەری کۆمەڵایەتی هاوکارمە بێ سێ لە کاتی تازەکردنەوەی مۆڵەت بۆ کۆمپانیا گەشتیارەکان بە تایبەتی ساڵی 2020 چووکە هەموو کاتێکیان لەکی چووە بۆ ئەوەی بتوانین گەشتیارین بێنن لە ڕوسومات ئێمە ناڵێن ئیعفامان کە ڕوسوماتێکی کەمان لێوەرگێ بەڵام بەبێ مەرجی تازەکردنەوەی ئەوەی کە بتوانین گروپاتمان هێنا بێ بتوانین هاوکاریمان بکات بەبێ ئەوەمان بۆ لابەرێت بۆی بتوانین ئێمەش لەسەر کارەکانمان بەردەوام مادومان کرد زۆر سپاس بۆ ئەتا ئەنوەر کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێستا
دواترش ڕاستەوخۆ چینە لای پەیامنێرمان داسیار محەممەد کە لە زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی زانستی ماتماتیک بەڕێوە دەچێت پێم وابێت یەکێک لە سەرپەرشتیارانی کۆنفرانسەکە لەگەڵی دامیوان دەبێت. داسیار سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو زانیارەکان لایتۆن. سڵاوتان لێ بێبیانیتان باش دیارە لێرە وەک خۆت باست لێوە کرد یەکەمین کۆنفرانسی جیهانی زانستی بواری ماتماتیک لە زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت دیارە لە مێژوێ ئەم زانکۆیەدا وها کۆنفرانسێک یەکەمین جارەکاری بۆ دەکرێت بۆی کە توانراوە لەسەر ئاستی هەم ناوچەکە هەم دەوروبەر هەم جیهانی ژمارەیەک توێژینەوەی زانستی زۆر بەهێز وەربگیرێت لێرە هەموو ئەو توێژینەوانە کە ژمارەیان 50 توێژینەوەیە بیستیان قبول کراوە پێشکەش بە زانکۆی سلێمانی لایەن ئاکادیمەکان کراوە هەموو میوانەکانی ئێرە لێرە تاوتویەکی گرنگ دەکەن لەسەر دوایین پێشاتەکان یاخود دوایین پێشکەوتنەکان لەسەر بواری ماتماتیک ئایا چی بکرێت مەسەڵەن ئەم بوارە پەری زیاتری پێ بدرێت و لە هەرێمی کوردستان ینی کێشە و گرفتەکان چیەوە چۆن بتوانرێت لەسەر ئاسی دنیای دەرەوە پێشکەوتنەکانی ئێوە بگوازرێتەوە بۆ ئەم زانکۆیە کە زانکۆی سلێمانی زانکۆی دایک هەمیشە پێشنگ بۆ لە هەم کۆکردنەوەی ئەو کەسانەی کە لە بواری ئەکادمی پێشنگایەتیان هەیە و ئەو کەسانی کە لە بوارەکانی توێژینەوەدا دەورێکی باڵایان هەبوو لە ئێستادا من هەندێک لە دیمەنەکانتان بۆ دەگوازمەوە ئامادەکاری هەیە لێرە پێشوازی لە میوانەکان دەکرێتەوە کەمێکی تر بڕیارە لە سەعات دە کۆنفرانسەکە دەست بەکردنەوەی کارەکانی خۆی بکات ماوەی 2 ڕۆژ بەرداوامی دەبێت لەو 2 ڕۆژەدا هەموو ئەو بابەتانە تاوتوێ دەکرێن کە تایبەتە بەو زانستە ئەگەر من میوانەکەم بێتە لای من دکتۆر چواس عباس ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری کۆنفرانس لێرە دەمێت گفتوگوی زیاتری لەگەڵ بکەم زانم وردەکارەکانی خۆی لە چی ئاوینێتەوە کۆنفرانسەکە دکتۆر یان سڵاوتان لێ بێماندوو نەبن ئێمە لە کاتتان ئەگرین ئەمانەی ناوڕۆکی کۆنفرانسەکە بزانین و گرنگی ئەم کۆنفرانسە لەم کاتەیە بۆ زانکۆی سلێمانی چییە؟ زۆر سپاس ئەمە یەکەمین کۆنفرانسی نێودوڵەتی ماتماتیکە کە زانکۆی سلێمانی هەڵدەسێ بە سازدانی ئەم کۆنفرانسە لەلایەن زانکۆی سلێمانی و بەهاوبەشی لە نێوان کۆلێجەکانی زانست و کۆلێجی پەروەردە ئامادەکراوە لە ڕاستیە ئەم کۆنفرانسە بڕیاروا بوو لە مانگی چوار لە سەرەتای مانگی چوارە بکرێ بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە کاتەکەی دواخرا و هێنرایە ئەم کاتە ئێستا لەم کاتەیە کە کۆنفرانسەکە ئەکەین 2 ڕۆژە و 4 سێشنە ڕۆژی یەکەم سەر لە بەیانی کاتژمێر دەست پێکات تا 11 خایانێ تەنیا کۆنکردنەوەی کۆنفرانسەکەیە و دواتر و تەنیا ئەم بەشەشی لە ناو زانکۆیە ئەنجامەدرێ بەشەکانی تریە بێ بە ئۆنلاین و لە ڕێگای بەرنامەی زوومەوە ئەنجامەدرێت. طبعاً ئەم کۆنفرانسە گرنگێکی زۆری هەیە بۆ زانکۆی سلێمانی و بۆ هەرێمی کوردستان لە بەرەوەی جموجۆڵێکی زانستی ئەخاتە ناو زیاتر ئەخاتە ناو زانکۆوە و کۆمەڵێک توێژینەوە و جگە لە توێژینەوەش کۆمەڵە کەسی زۆر شارەزا لە بواری ماتماتیکە قسە ئەکەن لە ناویانە کۆمەڵک پرۆفیسۆر لە زانکۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە تاران و لە وڵاتی تورکیا هەروەها لە کۆتایی کۆنفرانسەکەشە بەڕێز کۆچەر بیرکار قسە ئەکات لە کۆتاییە. ئەم توێژینەوانەی کە ئێوە وەری ئەگرن چۆن ئەتوانن سوودی لێ وەربگرن بۆ زانکۆی سلێمانی یاخود ناوەندە ئەکادیمیەکانی تریانی ڕوونکردنەوەم لەسەر ئەوە بیتێ سپاس دەکەم. طبعاً بڵاوکردنەوەی توێژینەوە خۆی گرنگێکی تایبەتی خۆی هەیە لە ناوبواری ئەکادیمیایە طبعاً بەشێکی زۆری ئەگەر زانکۆ ئیشی دووشت بێژێکیان بڵاوکردنەوەی توێژینەوەیە و بەشەکەی تری لەوانەیە وانەوتنەوە بێ یعنی ئەم دوشتە گرنگیان تا ڕادەیەک وەکو یەک وایە ئەتوانی هاوتای کێبێک ئێمە ئیش لەسەر ئەو بەشیانەکەین کە یعنی لەم کۆنفرانسە زیاتر ئیش لەسەر ئەو بەشاگرێت کە توێژینەوەیە. دیارە هاوکارانم لە ستۆدیۆ پرسیاری ئەوەکەن بابەتی کۆڕۆنا و ڤایرۆسی کۆڕۆنا نابێت بە کێشەوە چۆن ئەتوانن کۆنفرانس ئەنجام بدەن و کارەکانی خۆتان بەڕێ بکەن و خۆپارێزی بکەن. بەڵێ طبعاً ئێمە وەکوتم ئەم کۆنفرانسە بڕیاروا بوو لە سەرەتای مانگی چوارە بکرێت بەڵام لەبەر خۆپارێزی و لەبەر ینی نەگونجانی کاتەکە دواخرا بۆ ئەم کاتە ئێستا لەم کاتەیە
بە مەبەستی خۆپاراستن و نەبوونی ینی قورسی ڕێگا هاتوچۆ لە بینی ئێرە و ئەو وڵاتانەی ترە بە تایبەتی ئێران و تورکیا کۆنفرانسەکە بۆ بە ئۆنلاین تەنیا بەشی یەکەمی وەکوکردنەوەی کۆنفرانسەکە لە ناوزانکۆی سلێمانیایە تەمانە مەش بەڕە چاوکردنی ئەو ڕێنمایە تەندروستیانەیە کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوێتەوە. سپاس دەکەم سپاس بۆ قسەکانت ینی چنوور ئەوەی کە دکتۆر چواسیش باسی لێوە کردەوەیە کردنەوەی کۆنفرانس ئەمڕۆ دەبێت لە چوارچەوەی ڕێنمایە خۆپارێزیەکان ئەوەی کە پێویستە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی وەزارەتی تەندروستی ڕایگەیانەوە کە پێویستە ماسک بەبەسترێت کە پێویستە مادەی پاکشکەرەوە هەبێت هەموو ئەمانە لێرە ئەبینرێت لێرە مەراسیم یاخود کۆنفرانس کارەکانی دەست پێ ئەکات ئەمڕۆ ئەکرێتەوە دواتر ڕۆژەکانی تر بە شێوەی ئۆنلاین دەبێت لەسەر ئاستی تەنها هەرێمی کوردستانی شوێنەکانی تریشە چەندین توێژینەوە و گفتوگۆ و قسە و باز لە بواری ماتماتیک لێرە تاوتوێ دەکرێت بەگشتی زانیارەکان لێرە ئەوە بوو من دەگەڕێمەوە لای تۆ. سپاس بۆ پەیامنێرمان داسیار محەممەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن تا سبەینێ و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بێت.